لێکۆڵینەوەیەکی نوێ دەڵێ بەرکەوتنی هەسارۆکەیەک ژیانی لەسەر زەوی نوێ کردوتەوە. لە لێکۆڵینەوەیەکی ئەم دوایە دەرکەوتووە کەوا گەشەسەندنی ژیان لەسەر زەوی لە خانەی سەرەتاییەوە بۆ فۆرمی ئاڵۆزتر دەکرێت بەهۆی بەرکەوتنی هەسارۆکەیەکی زەبەلاحەوە بوو بێت کە پێشبینی دەکرێت زیاتر لە 3 ملیار ساڵ پێش ئێستا بەر ڕووی زەوی کەوتووە. بە پشتبەستن بە تۆمارەکانی بوونی مادە تیشکدەرەکان لە پێکهاتەی بەردەکاندا زانراوەکەوە تەمەنی هەسارەکەمان نزیکەی 4 ملیار و 500 میلیۆن ساڵ دەبێت و ڕۆکەی لە ساڵەکانی سەرەتایی یان لە چاخەکانی سەرەتایی تەمەنی دروستبوونیدا هەرگیز گونجاو نەبووە بۆ گەشەسەندنی ژیان لە بەرچەنهۆکارێکی سەرەکی وەکو زۆری کەوتنە خوارەوەی بەرد و نەیزەکە ئاسمانیەکان و هەسارۆکەکان و چالاکی گڕکانی. بۆیە زانایان دەڵێن ژیان لەسەر زەوی نزیکەی 3.8 ملیار ساڵ پێش ئێستا ڕەنگە دەستی پێکرد بێت. ئەو کاتەی بەهۆی پەرەسەندبوون و تۆکمەبوونی بەرگە هاوای زەوی ڕێژەی کەوتنە خوارەوەی بەردەکانی شواتە نەیزەکەکان بۆ ئاسێکی بەرچاو دابەزی بوو. کۆنترین فۆرمەکانی بە بەردبووی ژیان کە مرۆڤ تۆماری کرد بێت دەگەڕێتەوە بۆ 3 ملیار و 500 میلیۆن ساڵ پێش ئێستا و دەیسەلمێنێت ژیان لەسەر زەوی لەو کاتەدا پلیتی بوو لە چەند زیندەوەرێکی سادەی مایکرۆسکۆبی. لە پێناو دەستکەوتنی زانیاری زیاتر لەبارەی سەرەتاکانی گەشەسەندنی ژیانی سەرزەوی 5 زانای ئەمریکی و زانایکی سویسری بۆ چەندین ساڵ بەیەکەوە لێکۆڵینەوەیان کرد لەسەر پاشماوەکانی بەردە نەیزەکی ئاسمانی ناسراو بە S2 کە لە ساڵی 2014 لە وڵاتی ئەفریقای باشوور دۆزراوەتەوە و پێشبینی دەکرێت بەشێکی زۆر بچووک بێت لە هەسارۆکەیەکی مەزن بە تیرەی نێوان 37 بۆ 58 کیلۆمتر و نزیکەی 3 ملیار و 260 میلیۆن ساڵ پێش ئێستا بەڕووی زەوی کەوتووە. لەم بارەوە ئەدجا درابۆن زانای جیۆلۆجیا و هەسارە ناسی لە زانکۆی هارڤارد کە سەرپەرشتی لە کۆڵینەوەکەی کردووە ڕایگەیاند بەر لە کەوتنی بەردەکە بە زەوی ژیان لە ناو زەریاکاندا هەبووە بەڵام بە ڕێژەیەکی کەم بەهۆی کەمی مادە خۆراکیەکان و توخمی گرنگی وەک ئاسن هەروەها ڕووداوی بەرکەوتنەکەش لەو کاتەدا بۆ هۆی دەردانی مادە خۆراکیە سەرچەکانی وەکو فۆسفۆر بە ئاسێکی زۆر بەرز بۆ نێو بەرگەهەوە. ئەمەش وەک بۆمبێک بوو لە پەیینی گەشە پێدانی ژیان کە بۆ ئەو کات و چاخە هەواڵێکی خۆش بوو بۆ گەشەسەندنی ژیانی سەرەتایی لەسەر ڕووی زەویدا.